لە ڕۆژی 22 کانونی دووەمی ساڵی 1946 زاینی کە بەرامبەرە بە 2 ڕێبەندانی 1325 هەتاوی لە گۆڕەپانی چوارچرای مەهاباد و بە بەشداری زیاتر لە 20,000 کەس لە نوێنەرانی هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستان. یەکەمین کۆماری کوردستان لە مەهاباد بە سەرۆکایەتی پێشەوا قازی محەممەد ڕاگەنرا. گرنگترین دەستکەوتەکانی کۆماری کوردستان ئەو کات چی بوو؟ هەڵکردنی ئاڵای کوردستان بوو لە سەردەمی کۆماری کوردستانە کە ئەو کات یەکێک بوو لە دەستکەوتە گرنگەکان. دەستکەوتێکی دیکە بایەغدان بە پرسی ئافرەتان، دامەزراندنی ڕێکخراوی تایبەت بە ئافرەتان و وەهاندانیان بۆی کە بچنە بەرخوێندن. پەیوەندی سیاسی و ئابووری لەگەڵ یەکێتی سۆڤێت و کۆماری ئازەربایجان ڕێکخرا. بەرهەمی کشتتوکاڵی کوردستان هەناردەی سۆڤێت کرا. بۆ دابینکردنی بودجەی حکوومەتیش سیستمی باش لە سەرداهاتی هاوڵاتیان پەیڕەوکرا. ئەو کات کە کۆماری مەهاباد دامەزرا بوو بە بناغەیەک بۆ پتەوکردنی حکومڕانی کوردی کە چەندین ساڵ هەزاران ساڵ پێشتر هەیە و بۆ هەتایش ئەمێنێت ئێستەش نەوەکانی کە ئێمەین سەرکردەکەمان سەرۆک بارزانیە درێژە پێدەری ئەو ڕێبازین کە کۆماری کوردستان بوو ئەبێتە کوردستانێکی گەورە و دەوڵەتی کوردستان. کوردستان کاتێک کە لەو کاتێک کە دامەزرا حکوومەتی خۆی هەیە ئەوەی کە گرنگە و حکومڕانی ڕائەگرێت کوردستان ڕاگرێت لایەنە ئابوووریەکەیەتی. بۆی کە بزانین لەو سەردەمەدا لە کاتی کۆماری مەهاباد کە دامەزرا چی هەبوو وەکو لایەنە ئابوووریەکەی گرنگیەکەی ڕۆڵەکەی چی بوو لەو سەردەمەدا گرنگی زیاتری پێدەین چونکە ئێمە هەمیشە وەکو دیسکی ئابووری کوردستان 24 لایەنە ئابوووریەکانی هەموو پرس و بابەتێکی سەردەمی و مێژوش باز دەکەینەوە. بۆیە میوانداری بەڕێز سلێمان تاشانمان کردەوە بەڕێزیان کە کارمەندن وە شارەزای ئابوورین لە دیسکی ئابووری کوردستان 24دا. بەڕێز سلێمان بەخێر هاتیەوە کاتت باش. هەر بشیت. زۆر سپاس. حەزەکەم بگەڕێنەوە ئەو سەردەمە بزانین کە لە سەردەمی کۆماری کوردستاندا ئابووری کوردستان و کاتە پشتی بەچی بەستە بوو؟ چه پشقایمیەکی هەبوو لە ئابوووریەکەیەوە کە واتوانی کۆمارێکی گرنگ دامەزرێنێت؟ بەڵێ سەرەتا پیرۆزبایی دەڵێن بە بۆنەی 80 ساڵەی دامەزاندنی کۆماری کوردستان پیرۆزبایی دەڵێن بە هەموو خەڵکی کوردستان. خۆشحاڵم کە ڕۆحی کۆمار دوای 80 ساڵ هێشتا زیندووە، هێشتا ئەو یەکدەنگیە و ئەو هاوخەباتی کە ئەو کات لە نێوان هەر چوار پارچەی کوردستاندا بوو ئێستا کەس لە لوتکەدا و بە زیندوی ماوەتەوە. ئەگەر باسی ئابووری کۆمار بکەین دەبێت بگەڕێنەوە بۆ سەردەمێکە سەردەمی جەنگی جیهانی دووهەم بوو. تازە جەنگی جیهانی دووهەم کۆتایی پێهات بوو. لەو کاتەدا دۆخێکی زۆر قەیراناوی ئابووری بەسەر ناوچەکەدا زاڵ بوو. دەبینین کە لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵایەتی و سیستەمی کۆمەڵایەتی و ئابووری ئەو سەردەمە سیستەمێکی دەرەبەگایەتی بوو. سیستەمێک بوو کە ئاغا و دەربەگەکان خاوەنی مڵک و زەویەکانیان دەکرد. دۆخی ئەو کاتی ئابووری کوردستان زیاتر دۆخێکی لە ڕووی ئابووریەوە کشت و کاڵی بوو، لە ڕووی ینی ئاژەڵداری بوو. ئەو بنەمایانێکە لەم سەردەمەدا لە ڕووی ئابووریەوە ئەو کات جیاواز بوو، زیاتر تەنانەت جۆری بەرهەمهێنانی جۆرێکی نەریتی و کلاسیکی بوو. بۆیە کاتێک کۆماری کوردستان لە ساڵی 1946 دادەمەزرێت یەکێک لە گرنگترین ئەو بنەمایانەیە کە وای کرد کۆمار بەڕاستی بتوانێت لەسەر خۆی پێ بوەستێ ئەوە کە بە بڕای من کە بەڕاستی سەربەخۆی ئابووریش بۆ بکە پشتی بەخۆی بەست، پشتی بە ئابووری ناوخۆی بەست. ڕاستە بۆ داهاتی حکوومەتەکە پشتی بەچی بەستە بوو بە تایبەتی چونکە حکوومەتێک لەو سەردەمەدا کە بتوانێت ئەو کۆمار گرنگە ڕاگوێنێ پێویستی بە داهاتە پشت بەستنی بەدا چی بوو ئەو داهاتی؟ ئەو کاتی یەکێک لە داهاتە سەرەکیەکانی ئەو کاتی کوردستان کە دەڵێن بەرهەمی کشت و کاڵی بووە، بەرهەمی ئاژەڵداری بوو. لە هەمان کاتدا توتن لە کۆگاکانی ئەو کاتی ڕژێمی پەهلەوی لە مەهاباد بەجێما بوو. کۆگاکان پڕبوون لە توتن نرخێکی زۆر گرانیشی بوو لەو سەردەمەدا. کاتی کۆماری کوردستاندا بەستێ یەکێک لە سەرچاوەکانی بوو پشت بەو گەنم و توتنە دەبەستێ کە لە کۆگاکانیدا مابووە. بەڵام لە هەمان کاتدا کۆماری کوردستان سیاسەتی خۆی هەبوو بۆ بەڕێوەبەرنی ئابووری. ئەو کات سیستەمی باجی هەبوو لەسەر داهات و لەسەر بەرهەمە کشت و کاڵیەکان. بێگومان سیستمی باج سیستمێکە کاتوانین بڵێن ئابووری هەر وڵاتێک بەرەو پێشەوە ئابات. ئەو کاتە چۆن بوو؟ چۆن
کاریانە کرد. خۆی سیستەمی باجی ئەو کاتی بەپێی سەرچاوە مێژوویەکان هەمان سیستەم بوو کە لە سەردەمی قاجاریەکان و لە هەمان کە لە سەردەمی خودی پهلەویشدا پێڕەو دەکرا، بەڵام جیاوازەکە لە سەردەمی کۆماری کوردستاندا ئەوە بوو کە دەبینین باز لە سەردەمەکان لەو دوو حکوومەتەدا زۆر لەسەر خەڵکدا دەسەپێنرا، زەختێکی زۆر لەسەر هاوڵاتیانە بوو، بەڵام قازی محەممەد هات چی کرد؟ هات بە بڕیار دەریکە کە نابێ باجێک بەسەر هاوڵاتیدا بسەپەندێت کە ئەم باجە ببێتە هۆی گوشار لەسەر هاوڵاتی، چکەوە پێوا بوو باج و داهات دەبێت دوازار لە خزمەتی هاوڵاتیدا بێت، لە خزمەتی گەشە سندن و خۆشگوزەرانیدا بوو. جۆری باجەکانیش لەسەر وەکو ئەم سەردەمی ئێستاکە نەبوو، بۆ نمونە مەسەن بۆ نمونە تۆ بڕە پارەیەک بە حکوومەت بدەیت، ئەو کاتی تەنان کاڵایەک بوو، مەسەن جوتیارێکە گەنمێکی بەرهەمهێناوە لەو بەرهەمهێنانێکە هەیە بووە هەر بە گەنم، یعنی حکوومەت گەنمەکەی لە جوتیارەکە وەرگرتووە، یا بۆ نمونە ئاژەڵدارێک بە کەسێکە دەوڵەمەند بووە ئاژەڵداری گەورە بووە مەڕ و ماڵاتی بە حکوومەت داوە. لە هەمان کاتدا بابەتی باجیشکە لە خەڵک وەرگیراوە، خەڵکێکی زۆر تەنانەت بەبێەوە کە حکوومەت باجیان بەسەدا بسەپێن یا زۆرە ملیان لێ بکە خۆبەخشانە بەشدار بوون لە بە حکوومەتی خۆیان زانیوە، حکوومەتەکەی خۆیان خۆش ویستووە، بە ماڵ و بەژیانی خۆیان لە خزمەت حکوومەتەکەی خۆیان دابوونە بۆی کە هیچ کەم و کورتێک نەبێ، ینی ناتوانین ڕۆڵی بەڵاستی دەرەبەگەکانیش ئەو کات لەبیر بکەین کە دەرەبەکەکانی ئەو کاتی ئاغاکانی ئەو کاتی کە بەشێکیان تەنان وەزیر بوون لە کابینەی کوردستان، ئەمانە یارمەتی کۆماریان دەدا، تەنان خودی کابینەی ئەو کات کە باباشێخ حاجی باباشێخ سەرۆک وەزیران بوو، پێشەوا قازی محەممەد چوار وەزارەتی تەرخان کردو بوو ئابووری، یەکە لە وەزارەتان بۆ نمە وەزارەتی بازرگانیمان هەبوو، ئەو کات وەزارەتی ئابووری و داراییمان هەبوو، وەزارەتی کشت و کاڵمان هەبوو، وەزارەتی کارمان هەبوو، ینی حکوومەتی ئەو کاتی دموکراتیکی کوردستان زۆر بایەخی بە ئابووری دەدا، پێش وا بوو بەڕاستی پەیوەندی بازرگانیەکانی چۆن بوو کۆماری کوردستان ئەو سەردەمە لەگەڵ دەوروبەریدا. پەیوەندی بازرگانەکانی کوردستان لەو سەردەمەدا زیاتر بە حکمی ئەو پەیوەندیە کە لەگەڵ یەکەتی سۆڤێت هەیە بوو، زیاتر لەگەڵ یەکەتی سۆڤێت بوو، لە هەمان کاتدا با بیرمان نەچێت لە تەورێز کۆمارێکی ترمان نەبوو بە ناوی کۆماری ئازەربایجان کە کۆماری کوردستان پەیوەندێکی زۆر گەرم و گوڕ و پتەوی لەگەڵ تەورێسە بوو، یعنی پەیوەندێکی بازرگانی باشی لەگەڵ تەورێسە بوو. ئەو بەرهەمانەی کە لە کوردستان باشە چی لەو سەردەمەیە کە ئەم پەیوەندی بازرگانی هابوو هەڵبەت پەیوەستە بە هەناردە و هاوردەکردن، لەو سەردەمەدا کۆماری کوردستان چی هەناردە کرد؟ زیاتر ئەو بەرهەمانەی کە لە کوردستان بەرهەم دەهات توتن بوو، توتن ئەو کات کاڵایەکی بەرهەمێکی زۆر گرنگ بووکە بە تایبەت بۆ یەکەتی سۆڤێت هەناردە دەکرا، بە تایبەت سوپای ئینگلیز کە ئەو کات باشووری ئێرانی داژی کرد بوو، سوپای یەکەتی سۆڤێت کە باکووری داژی کرد بوو، کارتی سوپایوان زۆر پێویستیان بە جگەرە و توتن هەبوو، بۆیە هەرێمی کوردستان کۆماری کوردستان ئەو کات یەکێک بوو لە دابینکەرە سەرەکیەکانی توتن. جگە لەمە لە کوردستان ئەو کات گەنم بەرهەم دەهات، جۆ بەرهەم دەهات، بەرهەمی ئاژەڵداریمان هەبوو، لە گۆشت و بەرهەمەکانی شیر و هەمووانە لە کوردستان بەرهەم خوری لە کوردستان بەرهەمدات، هەموویەوە لە ڕێگەی بازرگانەکانەوە ئەمە هەناردەی شارە گەورەکانی ئەو سەردەمە دەکرێت. هەر بە بناغێکی پتەودا هاتۆ بۆیە ئێستاش گەیشتوتەوە ئاستەی کە ئێمە ڕۆژانە ئەیسەلمێنین بە داتاکان لە ڕێگەی ئەو داتانەی کە لە وەزارەتەکانەوە کۆیەکەینەوە، وەزارەتی پیشەسازی، بازرگانی، کشت و کاڵ، بازرگانی هەمویان دەری ئەخەن کە کوردستان خاوەنی ئابووریەکی بەهێزدا و ئەو ئەزمونەی کە کوردستان هەیبووە لە کۆماری کوردستانەوە هەتاکو ئێستا چۆن گەشەی کردووە بەراوردی بکەین ئەگەر بە وڵاتانی دەرەوە و عێراقیش خودی عێراق کە خۆی ویان وڵاتانی دیکە بە تایبەت عێراقکە ئێمە لێک بینەوە هەرێمی کوردستان زۆر جیاوازیەکە ئەبیندێ بە 15 پارێزگاوە ناتوانێت کێبڕکەی 4 پارێزگای هەرێمی کوردستان بکات. ئێستاژەی بینین کە لەم کەرتانەدا حکوومەت و سەرۆک وەزیران بە تایبەتی زۆر جەختە کاتە سەر بەهێزکردنی کەرتەکانی کشت و کاڵ، پیشەسازی بۆ ئاوەدانی بۆی کە داهاتمان هەمە چەشن بێ. هەرچۆن جەنابەت باسیەوەت کرد کە لەو سەردەمەدا پشتیان بە چی بەستو بۆ داهاتی حکوومەتەکە، چونکە حکوومەتەکە کوردستانە ئێستش بە هەمان شێوە بۆی کە سەرچاوەکان بەهێز بێ. جا ئەمانی کە باسمان کرد بۆ ئەو بوو کە بەبیر هەموو گیانی بینەوە کوردستانیانیش بینەوە کە ئێمە بناغێکی پتەومان هەیە، ئێمە توانین بڵین بناغەیەکی باشی ئابووریمان هەیە کە پێشتر سەرکردە و سەرۆکەکان کە قازی محەممەد پێشەوە قازی محەممەد دایڕۆشت و ئێستا درێژە پێدەری ئەوی. بەڵام ئەوی کە جێ سەرنجەمە پرسیار لە تۆ بکەم کاک سلێمان، ئێستا بە تایبەت لە پرسە هەنووکەیەکانی ئێستا باسی بکەین. ژنان ڕۆڵێکی گرنگیان هەیە و
ئەمڕۆژ من حەزەکەم قسە لەسەرمە بکەین ئەم کەزیەی ئێمە چ گرنگێکیە و چەند سمبولێک بووە لە ئابوووریە ینی تۆ حەزەکەم بۆم بەستی تۆ بۆی کە بۆچی گرنگ بووە بۆ ئەمە پێوترێ نەرمەهێز کاریگەری قوڵ بابەتی کەزی ئافرەت ئەمە شتێک نییە تەنها بۆکو لایەنێکی جوانکاری ئافرەت ئێمە سەیری بکەین کەزی ئافرەت یەک لە سیمبولەکان بووە یان یەک لە سیمبولی مێژوەکانی ئافرەت بووکە ینی خۆی قسەی جیاواز لەسەری هەیە ئافرەتی کورد بە درێژایی مێژوو شان بەشانی پیا و بەشدار بووە لە کەرتە جیاوازەکانی ئابووری سیاسی سەربازی لە هەموو کەتاندا ئافرەت بەشدار بووە کە دەڵێن ئەم کەزیە تەنانەت ئەو شێوازی پێچانەوە بخۆ لایەنێکی تایبەتی هەیە ئەم کەزیە تەنای هێمای جۆرێک هێما بوو بۆ کۆت و بەندروستکردن بەرامبەر بە ئەو کەسانی کە دوژمنی کورد بوونە ئافرەتی کورد کاتێک چووە لە چڵگەیەکی کشتتوکاڵیدا کاری کردووە بۆیە پرسی کردوتە کەزی بۆی کە ئەم کەزیەی جگەلێکە لایەنە جوانەکەی ببێتەوە نەبێتە بەرز بوو ئەوەی کە کارەکەی بکە ئافرەتی کورد منداڵی لە باوەشدا بوو لە شەڵگە کشتتوکاڵەکان شان بەشانی پیا و کاری کردووە لە هەمان کاتدا ئێستا لەم سەردەمەشدا دەبینین ئافرەت و کچانی کورد بەو کەزیەی خۆیانەوە چەشیان بەدەستەوەی و بەرگری لە خاک و نیشتمان دەکەن بۆیە کاتێک چەکدارێکی داعش یا دوژمنە کاتێک دەچێت کەزی ئافرەتێکی کورد دەبڕێ ئەمە تەنها ئەمانە تەنها مەبەستیانەوەنیە لە جوانی ئافرەتن ئەمانە لە ئافرەتی کورد لە ژنی کورد دەترسن دەزانن کە ئافرەتی کورد ژنی کورد چەندە گرینگە چەند دەتوانیوێتی شان بە چەند دەتوانێتی لە بەها بەرزەکانی نیشتمان و کوردایەتی ڕۆڵ بژێت پرچمان کردە کەزیە ئیتر هێزێکی بەردەوام و قوڵیش بەڕێوەیە زۆر سپاس بەڕێز سلێمان تەنانەت یەک شتیش هەیە لە ئەدەبیات و شیاریشدا کەزی کچی کورد ڕەنگی داوەتەوە مامۆستا هەیە من زۆر جان فەرموویەتی بەژنەکە سێدارەیە بەژنەکە سێدارەیە کەزیەت تەنافە زوو بەدەبی ئەستۆی من کە کوردم کورد بەشی خنکاندنە ینی ئافرەت و چیژی کورد بەڕاستی هەمیشە بە سەربەرزی و بە سمبولی ژیان و کار و ئابووری کوردستان شان بەشانی پیا و کاری کردووە پاڵپشتی و هاوکاری کەسانی ئێوە برا و باوکو و کەسە ئازیزەکانمان ئێمەش ئەتوانین بەردەوام بین زۆر سپاس بەڕێز سلێمان تاشان شارەزای ئابووری لەگەڵمان زۆر سپاس بێت.